دیارە بۆ یەکەمین جار لەسەر ئاستی کوردستان و عێراق لە ناو بابەتی وەرزش یان بڵێن وانەی وەرزش کە لە ناوەندەکانی خوێندن وانەی وەرزشەیە مامۆستای تایبەت بە وەرزشەیە بابەتێکی گرنگ دیاری کراوە لەم ساڵەوە کە کتێبی تایبەت بە خۆی دەرچووە ئەویژەوەیە شەترەنج وەکو بابەتێکی گرنگ دەخرێتە ناو وانەی وەرزش و لە قۆناغە جیاوازەکانی خوێندن خوێندکاران دەیخوێنن لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆر تزار سەرۆکییانەی شەترەنجی خانزاد گفتوگۆ دەکەین کاکتۆ دەکاتت باش بیرۆکەی خستنە ناو خوێندنی شەترەنج سەرەتا لە نادی خانزادەوە دەستی پێکرد ئەم بیرۆکەیە چۆن بوو و ئێستا گەیشتۆ بەگوێ بەڵێ سوپاس بۆ خی گەورە ئەمە وەک دەستە یانەی کارجەری یانە شەترەنجی خانزاد و شەترەنجزانانی یانەکەمان دوای هەوڵ و ماندووبوونەکی زۆر دوای ئەوەی کە گەیشتینە ئەو بڕواایە کە تاکی کورد تاکەچی زیرەکە دەبی لە شەترەنج شارزای تاویان هەبی ئیشمان لەسەرەوە کرد کە کۆمەڵێک بابەتی جیهانی کە لە وڵاتە پێشکەوتوەکان کە ئەوانەی شەترەنج تێیدا پێشکەوتووە و لە هەمان کاتدا شەترەنج وەگوانەیەکی ئەکادمی دەخوێندرێتن سەرچاوەکانمان کۆ کردەوە چەند لیژنەیەکمان پێکینا دوای هاوکاریەکی تەواو لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان و هەروەها وەزارەتی پەروەردە و خودی جەنابی وەزیر و مامۆستا بورهان ئەرگوشی گەیشتنە ئەو بڕیارەی کە لە سەکۆی داڕشتنەوەی پرۆگرامەکانی خوێندن کە شەترەنج یەک بەشێک بی لە بابەتی ڕێبەری مامۆستا کە لە بەسەر مامۆستایان دابەش کرایە و لە ناوەندەکانی خوێندن لە پۆلەکانی 7 و 8 و 9 بخوێندرێ واتە بۆ ئەم ساڵی خوێندن لە قۆناغی بنەڕەتی ئیتر خوێندکاران کاتێک وانەی وەرزشیان هەیە بەشێک لەوانەکانیشان و هاوشێوەی بابەتەکانی دیکە دەبێت بە شەترەنج بڵێ ئەو کتێبەی ڕێبەری مامۆستا باش نزیک دەلاپەڕی تایبەتە بە یاری شەترەنج ئێمەش وەک یانی شەترەنجی خانزاد لە بۆ ئاسانکاری زیاتر لە بۆ مامۆستا بە ڕێزەکانی وانەی وەرزش کتێبی تایبەتمان ئامادەکردێ لە بۆ ئەو بابەتە و خولی لە بۆ مامۆستا بە ڕێزەکان دەکرێتەوە لەسەر چۆنیەتی بەکارهێنانی کتێبەکە و چۆنیەتی گوتنەوەی وانەی شەترەنج لە ناوەندەکان و کە سەرتاسەری هەموو کوردستانە و ئەوی جێگەی خۆشحاڵیە ئەو کتێبە دوای ئەوەی کە وەرجێڕدرایتە سەر زمانی کوردی لەلایەن فیدراسیۆنی شەترەنجی عێراقیەوە پشتڕاست کرایتەوە ئێستا کە لە یەکەتی شەترەنجی عەرەبی وەک یەک لە کتێبەکانی شەترەنج خرایتە پێشبڕکێ لە بۆی کە بە کتێبی ساڵ ئەژمار بکرێتن ئەمە ئومێد دەخوازین و دڵنیاین لەوەی ئەگەر ئەو ساڵیش ئەو کتێبە جێگەی خۆی نەکاتەوە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و ناوەندەکە لە ساڵانی داهاتوو دەبتەیەکێک لە پێشکەوتووترین کتێبەکان چکە بەڕاستی خەڵکێکی ئەکادیمی زۆر زیرەک لەسەر بنەمای زۆر ڕاستی و دروست لەسەر ئەو کتێبە ئیشیان کردیا تاکو ئێستاش دوو وڵات داوایان لەمە کردیا و ڕێکەوتنیان لەگەڵمان مۆر کردیا یەک لەوانە فیدراسیۆنی شەترەنجی وڵاتی ئیمارات و کتێبەکەمان و منهاجەکەمان پێیاندا بەرامبەر هەندێک هاوکاری کە هەندێکیان لە شێوەی هونەرینە لە بۆ یانی شەترەنجی خانزاد و چوویتە واری جێبەجێکردن ئێستا کە لەوێندەرکاری لەسەر دەکرێت و دوای ئەو وڵاتە کەش لێمانی داوا کردیا لەو نزیکانە ڕادەگەیەندرێتن کە ئەوانەش هەمووی شانازیەکە لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەرزش و یانی شەترەنجی خانزاد و ئەوانە دەگەڕێتەوە کە ئیشان لەو بوارە کردیا کاک دکتۆر لە قۆناغی بنەڕەتی دەستان بە شەترەنجکە لە ناوەندەکانی خوێندنیان پێشتر لە شوێنی دیکە تاقیتان کردەوە لە ئاستەکانی دیکەی تاقیتان کردێتەوە یان دەمەوێت برسم ئەی لە زانکۆ لە بەشی وەرزشی بڵێ ئەوەی کە جێ خۆشحاڵیە ئەوانەی وەچی بە ڕێستان ڕاگەان لە وەزارەتی پەروەردە کە کار لەسەر ئەو بابەتە دەکەن زۆر بە وریایی و دروستی لەسەر بابەتەکە ئیشان کردیا ئەوە بوو کە لە ساڵانی پێشووتر بڕیاری ئەوەی دراکە ئەو بەشی شەترەنج لە پەیمانگاکانی وەرزشی کە ژمارەیان هەفتە پەیمانگای وەرزشیان کە تایبەت سەر بە وەزارەتی پەروەردەن لە هەموو شار و ساڕژکەکانی هەرێمی کوردستان دابەش بووینە و بۆ ماوەی زیاتر لە 8 ساڵە دەخوێندرێتن ئەوە وەک کار ئاسانکاریەکە لە بۆ ئەو مامۆستا ڕێزانەکە لەو پەیمانگایە کە دەردەچن شارەزای تاویان لە یاری شەترەنج هەبیتن و سەبارەت بە تەوەری دومی پرسیارەکەت لە بەڵێ ئەمە لەگەر زانکۆی سەلاحەدین لە پەیوەندێکی بەردەوام داین لە بۆی کە وەک بەشێک لە وانەکانی پەروەردەی جەستەیی و پەروەردەی وەرزشی بخوێندرێتن کە بەدڵنیام ئەوانش لە ماوەیەکی نزیک دەگەنە ئەو قەناعەتی کە شەترەنج گرنگی گەیشتیتە ئەو قۆناغی کە دەبی ئەو گرنگیە بە یاری شەترەنج بدرێتن هەروەک ئەو بابەتە وەرزشیەکانی تر
بەس ئەوەی کە زۆر جێ خۆشحاڵیە ماوە سەرنجە ئەوەیە کە لەو پلانە بەپێی ئەو پلانی کە دانرایە لە چەند ساڵی داهاتوو ژمارەی شەترەنجزانانی ئەوانەی کورد کە شەترەنج دەزانن دەگاتە سەرووی ملیۆنە کەس. ئێوە هەواڵێکی باشە کەواتە ملیۆنە کەسمان دەبێتن وەک دەوترێ ئەوانەی شەترەنج دەکەن جیاواز لە خەڵکی ئاسایی هەردوو لای مشکیان بەکاردێنن زیرەکترن کەواتە ئێمە ملیۆنە کەسی زیرەکمان دەبێت هەر بەجددی وایە ئەوەی شەترەنج بکاتن زیرەکترە. بەدڵنیاییەوە ئەوانە هەموو توێژینەوە زانستەکان دەریان خستەوە چۆی بەڕێزت فەرمووت شەترەنج تاکە یاریە یان تاکە هۆکارە دەبێتە هۆی بە کارخستنی هەردوو لای مشک لای ڕاست و لای چەپ لە هەموو تاکێکدا لە هەر تەمەنێک بیتن لەبەرەوەی کە ئەو هەنگاوانی کە لە یاری شەترەنج دەکرێتن لە ڕووی لێکدانەوە و بیرکاریانە زۆر ژیرانەیە وە دەکاتن هەردوو لای مشک بەکار بکەویتن بە شێوەک وا دەکاتن کە ئەتوو بیری بەرامبەرەکەت بخوێنیەوە و بیر لەوە بکەوە چۆن پلانەکەی داڕشتیا هەنگاوەکانی داهاتووی چیا ئەتوو بە هەمان شێوە بەرامبەر هەنگاوەکانی وی معاملە دەکەی و هەموو توێژینەوەکانی دیر دەریان خستیا کە یاری شەترەنج هۆکارێکی زۆر باشە لە بۆ تەمەنەکانی هەم بچووک هەم گەورە ئەو نەخۆشی ئەلزەهایمەر کە لە تووشی مرۆڤ دەبێتن لە گەورە ساڵان یەکەکە لە یاریانەی کە پێشنیار دەکرێت لە بۆ هەموو تاکێک کە دەبی یاری شەترەنج بکاتن بە تایبەتی لەو سەردەمەی ئێستامان کە یاریە ئەلەکترۆنیەکان بمانەوە نەمانەوێتن کۆنتترۆلی بیری زۆری خەڵکی کردیا و ئەو بەتەمەنانە باشترین هەنگاو لە بۆیان کە بیان پارێزیتن یاری شەترەنجە لە هەرچ ئاستەک بن مهم یاریەکە بکەن. دکتۆر ئەگەر باسی خوێندنەوە بکەین دەوترێ خوێندنەوەی کتێب جیاوازە لە خوێندنەوەی کە لەسەر سوشال میدیا یاخود لە مۆبایل و ئامێرە زیرەکان بی بۆ شەترەنجش هەمان بیرۆکە هەیە تۆ شەترەنجەکە ئاها بەم شێوەیە بیکەی یان ئەوە دەتوانی لە مۆبایلەکەشت بیکەیت. زۆر جوانە بەدڵنیاییەوە دوو بابەتی جیاوازن ئەوەی کە ڕاستە خۆ یاری دەکرێتن یاری شەترەنجی ڕاستیە ئەوی کە لە ڕێگەی ئۆنلاین دەکرێتن شەترەنجە بە شێوازێکی کە ئەوە لە بۆ ئەوانەیە کە بە ناچاری دەیانەوێت یاری شەترەنج بکەن ئەگینا ئەمە وەک شەترەنجزانان نەسیحەتی هەموو کەسێک دەکەین کە ئەتوو بتەوێت شەترەنجی ڕاستەقینە بکەیت هەتا ڕاهێنانەکان قەت ناگەینە ئەوەی کە بڵین ڕاهێنانەکان لەسەر شێوەی ئۆنلاین بکە بەڵکو بە شێوەکی دروستتر ئەوەیە کە لەسەر بۆردەکە و دەست لە پارچەکان بدەی ئەوە شێوازە ڕاستەقینەکە و ڕاستەکەیە. سپاس کاکتەر. زۆر سپاس. بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوو تایبەت بە بابەتی شەترەنج و کە لەم ساڵی خوێندنەوە لە قۆناغی بنەڕەتی لە ناوەندەکانی خوێندن دەخوێندرێتن وە کتێبێکی تایبەتیش بۆ مامۆستایانی وەرزش ئامادە کراوە کە وەک دکتۆر باسیلەوە کرد بابەتێکی گرنگی تایبەت بە شەترەنج لەنام ئەم پەرتوکە جێگای کراوەتەوە.